ماوەی هەفتەیەکە شۆفێرانی بارهەڵگر لە مەرزی نێودەوڵەتی پەروێزخان مانیان گرتووە و گواستنەوەی کاڵا و شماک بۆ هەرێم لەو دەواازەیەوە پەکی کەوتووە. شۆفێران بڕیاریان داوە تاکو و جێبەجێکردنی داواکاریەکانیان بە هیچ شێوەیەک دەست بەکارکردن نەکەنەوە کە خۆی دەبینێتەوە لە لابردنی کاری چەند کۆمپانیایەک لەوانە تاقیمکردنی بارهەڵگرەکان و سۆنەر و پشکنینی ناپێویست و هەڕەمەکی بۆ بارەکان. ئەم داواکاری ئێمە تەنها سێ خاڵی بچووکە. یەک ئاوێکی چڵکاوە ئەیکەنە ئەم سارا 25,000 دینارت لێ ئەسێنن بیکوژێنەوە دوگمەیەکە. دوو ئەم بیمە هاتووە تا ئێستا تەعویزی هیچ شۆفێرێکی نەکردەوە مجرد سیارەی 20,000 دینار لە سایە ئەسێنێ و ئێستا سۆنەرێکیانی شاوردووە لە هەموو ڕێگە بۆ سایە خراپە بۆ خواردن خراپە ئەو تیشکەی لێدا لە ڕووی سەحیوە توانن پرسیار بکەن. یعنی معقول نییە حکوومەتێک نەتوانێت سێ خاڵی بچووکی شۆفێران مەرزێکی نێودەوڵەتی جێبەجێ بکە. ئێمە ساڵانە زەریبە ئەدەین هەوێکمان بۆ تازەکەن و ئەمە بۆ بێ حساب بکراوێ هەوێ تازە فایلمان لە هەموو شوێنەکەی لە ئاسایشەیە لە سندیکا هەیە لە گشتا هەیە سندیکاتە 200,000 لێ سێنێ بیمە هاتە هیچ سیارەمان لەو ڕێ دەعامی کردووە ساحبەکەی مردووە ئایدە منێت و بیمە بۆچی لێمان سێنی ئەوە سۆنەری هاوردە ئەوە جارە 25 جۆرە لێ سێنێ مەسەلە چی ئەمە هەر کەس نازانێت ئەوە کۆمپانیا لەو لاوە فەحسێکدا ئەگرێت بچووکترین فەحسە کۆڵێ پارە لێ ئەسێنێ. یەکێ لە هەرە گرنگترین کێشەکان بوونی کۆمپانیایە لە مەرزەکە کە من خۆم سفرەی سەفەریم بار کردووە. سفرەی سەفەری کە هەمومان ئەزانین چییە بریتی بووە لە 7 جۆر باشە سوور سپی ساوس کەوە مۆر ئیتر ئەو جۆرانە بۆ هەر جۆرێکی فەحسێکی لێ سندوم تێگەی بۆ یعنی هەمان قەبارەیە هەمان درێژیە هەمان وەزنە بۆ هەر کێشەی یعنی بۆ هەر ڕەنگێکی پارەی فەحسێکی لێ وەرگرتووم. یعنی ئەوەی تر بیمە لەوێەوە بوەستێ سۆنەر لەوێەوە بوەستێ ئەو ئاوەی کا بە سیارەکەمانە من ئاوێکی کردووە بە سیارەکەمە 70,000 لێ وەرگرتووم ڕۆشتمەوە 15,000 داوا بە قەسی سیارەکەمە ئەو نەپیس بوو ئاوەکە. ینی بەجددی شتێکیان کردووە تاو هەرچی بارمانێ هەموو چۆ بۆ مەرزەکانی خوارووی کوردستان بۆ مەرزەکانی مەنزەریە و ئەوانە. بە مەبەستی گەیاندنی داواکاریەکانیان بەلایانی پەیوەندیدار عومەر گوڵپی ئەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان چووە نێو شۆفێرانی مانگرتوو بەڵێنی گەیاندن و چارەسەرکردنی کێشەکانی پێدان. داواکاریەم شۆفێرە بەڕێزانە داواکاریەکی ڕاست و ڕەوانە ئەویژەوەی ئەم سەرانە و پارە زیادانەی کاچنە گیرفانی بەرپرسانی حیزبیە و کۆتایی پێبهێنرێ زۆرینەی و پارانەی لە خاڵە سنووریە گومریەکان وەرەگیرێ و پەروێزخانیش بە ئامانشەوە نایاساین و بۆ بەرژەوەندی گشتی نین و ئەو گرێبەستانەی کە لەگەڵ کۆمپانیەکانە کرێ لە سا 60 تا 80 بۆ خودی کۆمپانیەکان خۆیانە و گرێبەستی کۆمپانیەکانیش بە قۆرەخکاریە و بە یاساکان نییە ڕێنمایی گرێبەستە گشتەکانی بەسەرا جێبەجێ ناکرێەوە بۆ بەرژەوەندی هەردوو حیزبی دەسەڵاتە. من داوای ئەمان بە راپۆرت ئەدەمە لیژنەی دارایی کە خۆ مندامی لیژنەی داراییم داواکەم لیژنەی دارایی زۆر بەجددی لەسەرم بابەتە بوەستێ و ئەیدەمە دەستەی سەرۆکاتی پەرلەمان ئەیدەمە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران وەزیری دارایی هیوادارم حکوومەت لەمە زیاتر بێباک نەبێ بەرامبەر بە هاوڵاتی و ژیانی هاوڵاتی. کاری کۆمپانیەکان لە مەرزەکان بۆتە هۆی گرانبوونی نرخی زۆرینەی کاڵا و شمەکەکان لە بازاڕدا بە جۆرێک لە بەرامبەر پشکنینی بارێک کە پێشتر لەلایەن حکوومەتەوە دەکرا نزیکەی 150,000 دینار وەردەگیرە بەڵام ئێستا زیاتر لە ملیۆنێک دینار وەردەگیرێت لەلایەن کۆمپانیەکانەوە کە داهاتەکەشی لە 180 بۆ کۆمپانیاکەیە و تەنیا لە 120 دەگەڕێتەوە بۆ حکوومەت. لە ماوەکانی ڕابردوودا داهاتی مەرزی پەروێزخان مانگانە 20 بۆ 22 ملیار دیناری تێپەڕاند بوو. ڕۆژانەش زیاتر لە 1200 بار هەڵگر باریان دەگواستەوە و سەرچاوی بژێوی بەشێکی زۆری گەرمیانیەکان بوو. بەڵام لە ئێستادا بەهۆی کۆمپانیەکانی بەرپرسانی حیزبی و حکومی داهات زۆر کەمی کردووە و کاری شۆفێرانیش بە تەواوەتی کەم بۆتەوە. هاوار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام مەرزی پەروێزخان لە ئیداری گەرمیان.